بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زیاتر ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەردەوامن. ئەمڕۆژ لە شاری سلێمانی 6 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکە هاوکات قەدەغی هاتوچۆ لە هەردوو شارەکانی هەولێر و سلێمانی بۆ ماوەی 72 کاتژمێر درێژکرایەوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا قسە لەسەر خۆپارێزی و پاکڕاگرتنی ماڵ دەکەین بە میوانداریرێک لە بەڕێزان شێرزاد حەسەن پسپۆڕی مایکرۆبایۆلۆژی پزیشکی لە ستۆدیۆی سەرکی، هەروە لە ڕانیەوە دکتۆر ڕەوەند عەبدوڕەحمان پزیشکی نەشتەرگەری سنگودڵ. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. 6 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کران و قەدەغی هاتوچۆش بۆ ماوەی 72 کاتژمێری دیکە لە ناو شاری هەولێر و سلێمانی درێژ کرایەوە. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕۆژی یەکشەمە 6 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کراون. سەر لە بەیانی ڕۆژ یەکشەمە توشبوونی پیاوێکی تەمەن 46 ساڵە ڕاگەیەندرا کە لە یەکێک لە بەنزیخانەکانی شاری سلێمانی کاری کردووە. دواتریش وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراوان 5 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە شاری سلێمانی دەستنیشان کراون. بەپێی وتەی وەزارەتی تەندروستی هەرێم ئەو 5 توشبووە پێکاتون لە برایەک و 2 منداڵی توشبووەکەی سەر لە بەیانی ئەمڕۆ لاگەڵ خزمێک و خوشکێکی توشبووەکەی پێشوو کە مامۆستایەکی ئاینی بوو لە سلێمانی گیانی لەدەستدا. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش بڕیاری درێژکردنەوەی ماوەی قەدەغەکردنی هاتوچۆی لە ناو شارەکانی هەولێر و سلێمانی بۆ 72 کاتژمێری دیکە درێژ کردەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم ئاماژە بەوەش دەکات ڕاگررتنی هاتوچۆ لە نێوان قەزاکانی هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی بۆ ماوەی 72 کاتژمێری ئایندا بەردەوام دەبێت. لە بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکەی وەزارەتی ناوخۆدا هاتووە داوادا بۆ گەڕانەوەی هاوڵاتیان بۆ هەرێم لە کاتژمێر 12 شەوی 16 لەسەر 7 ئازاری ساڵی 2020 دەبێت و دوایەوە بەروارە گشت سنوورەکان بە ڕووی گەشتیاراندا دەخرێن و تەنها بە ڕووی جموجوڵی بازرگانیدا کراوە دەبێت. لە سنوورەکانی حاجی وەمەران، پەروێزخان، ئیبراهیم خەلیل و باشماخ بەو مەرجانەی کە پێشتر بڕیاری لەسەر دراوە. هاوکات مەفرەزەکانی بنکەی پۆلیسی چوارچرا لە سلێمانی هاوڵاتیەکیان دەستگیر کرد کە لە ئێرانەوە گەڕابوویەوە هەرێمی کوردستان و خۆی بە تیمە تەندروستیەکان نەناساندبوو. لە ڕاگەیەندراوێکدا پۆلیسی سلێمانی ئاماژە بەوە دەکات دوای ئەوەی لەلایەن هەواڵدەرێکەوە زانیاری گەشتە هێزەکانی پۆلیس کە هاوڵاتیەک لە وڵاتی ئێرانەوە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و خۆی بە تیمە تەندروستیەکان نەناساندووە، بنکەی پۆلیسی چوارچرا لە سلێمانی لێکۆڵینەوەکانی دەست پێ کردو بە هەماهەنگی لەگەڵ نەخۆشخانەی عەلی ناجی تایبەت بە کۆرۆنا توانرا هاوڵاتیەکە لە ماڵەکەی خۆی لە گەڕێکێک لە شاری سلێمانی دەستگیر بکرێت و ڕەوانەی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە سلێمانی بکرێت. پۆلیسی سلێمانی لە ڕاگەیەندراوەکەدا داوا لە هاوڵاتیان دەکات کە زانیاریان هەیە لەسەر هەر کەسێک لە وڵاتی ئێرانەوە گەڕاوەتەوە و خۆی بە تیمە تەندروستیەکان نەناساندووە پەیوەندی بە هێڵا گەرمەکانی پۆلیسی پارێزگای سلێمانیەوە بکەن. بەپێی ئامارەکان تاوەکو ئێستا 34 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار کراون و لەو ژمارەیە 1 کەس چاک بۆتەوە و 1 کەسیش گیانی لەدەست داوە. خێرخوازانیش لە شارەکانی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و چەندین شوێنی دیکە دەستیان بە دروستکردنی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕە سوپاس بۆ میوانەکانمان کە کێشتر بەخێر بێن کرد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ماوەیەکی زۆر باس لە ڕێنمایی تەندروستی دەکرێەوە بۆ ڕێنمایی پاک و خاوێنی ئێمە بە دروستی پاک و خاوێنی پەیڕەو دەکەین یاخۆ شێوازی دروست هەم بۆ دەست شۆردن هەم بۆ ڕێکارەکانی دیکە. بەڵێ سوپاسدانەکەم سوپاس بۆ کەناڵی پەیام و تایبەتیش بۆ جەنابەت بۆ هەوڵ و کۆششەی کە وەکو تاک و وەکو کەناڵەکە شەیدەن و سەرجەم ئەو کەناڵە بەڕێزانەی کە لەم هەڵمەتەیە هاوپاڵپشت و هاوپشتی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم بوونە، چونکە ئەم ڤایرۆسە و ئەم نەخۆشیە ڕوو لە هەموو ماڵەکان و هەموو تاکەکانەکە بەبێ جیاوازی لە سەرکردەیەک تاوەکو کەسێکی کاسبکار هەمووی بەیەکەوە گرتووەتەوە. لەبەر ئەوەش پێویستە هەمومان هەماهەنگ و یەکدەست بین بۆ وڵامدانەوە. بۆ مەسەلی ڕێکارەکانی پاک و خاوێنی
ئەوەی کە من ئەمەوێ قسەی لەسەرکەم ڕاستە قسەمان زۆرتر لەسەر ڤایرۆسی کۆرۆنا و مێژووی ڤایرۆسی کۆرۆنا زۆرتر کردو لە بەرنامەکانی پێشوە و شێوازی ئەم ڤایرۆسە چییە و چۆن قسەی لەسەر کراوە بەڵام ئەوەی کەمایی قسەکردنی نوێیە کە لەسەری قسە بکەین ئەو ڕێگە هەڵانەیە کە ئێمە گرتومانەتە بەر یەکێ لەوانە شێوازەکانی دەستشتنە کە من چەند جارێک لە چەند میدیایەکەوە بینیمە شێوازی دەستشتن ئەوە شێوازێکە بێ 20 ثانیە بخایەنێت و ئەو 20 ثانیە سەرجەم ئەبێ پێچەکانی دەست بگرێتەوە کە من ئێستا کلۆڤ دەستکێشم لە دەسایە ئەبێ هەمووی بگرێتەوە و ئەبێ 20 چرکە بخایەنێ و یەکێت لەو هەڵەباوانی کە خەڵک قسەی لەسەرکات بە دوای مادەی کوحولی بڵێن کوحولی یا مادەی جێڵ یا مادەی پاکشکەرەوەی توبیە زۆرە گەڕێ بە عەقڵی خەڵکی ئێمە ئەوە باشترە لە سابوون دوایین بەحسکە لە زانکۆی تارانی پزیشکی کراوە دوێنێکە دەرەنجامەکەی دەرکەوتووە سابوونی ئاسایی سابوونی ئاسایی بەڵێ سابوونی ئاسایی کوژەرێکی زۆر باشی ئەم ڤایرۆسەیە لە مادە کوحولیەکەش لەو مادە کوحولی کە بەکارهێنرێ یعنی ئەمە حەزەکەم بکرێتە پەیڕە و هەم لە ڕووی ئابوووریەوە کە خەڵک سەرقاڵ نەکەین بەوەی بە دوای جێڵ بە دوای مادەی کوحولی بە دوای شتیکەیە بگەڕێ بۆ ئەوەی کە ماڵەکانی پێ تەعقیمکەن سابوونی ئاسایی لە هەر ماڵێکا بەکار بێت بۆ هەر دەستشتنێ 20 بۆ 30 چرکە بخایەنێت دڵنیا بە کۆتایی بە ئەم ڤایرۆسانێ لایەکی تر ئەو هەڵەباوی کە من پێم خۆشە کە پەیڕە ئەکرێت دەمامکە ئازیزان دوو خاڵ هەیە زۆر هەڵە تێگەیشتنێکەیە لە دەمامکە یەکێ لەوانە ئەو دەمامکە بۆ چەند جارێک بەکارێنرێ بۆ نمونە ئەم دەمامکەی کە ئێستا من بەکارم هێنا کە گەیشتمە ئێرە ئەمە دەمامیکەکە دسپۆزەبڵا و سێرجیکال ماسکی پێڵێ بۆ یەکجا بەکارهێنرێت و دوای ئەوە ئەبێ پێش ئەوی بگەیتە ماڵ فڕێ بدرێ نەک ئەوەی من ڕۆژێک تا ئێوارە ئەمە لە دەمما بێت تەڕی و هەڵمی دەمی من ئەمە ئەبێتە ناوەندێک بۆ گواستنەوەی ئەو ڤایرۆسە و میکرۆبەکە و لەلایەکی ترەوە چەند دەمامچێک ئێستا بەهۆی بازرگانی لە بازاڕەکانە بڵاوە کە من ئەلێرەوە حەز ئەەکەم خەڵک بزانێ یەکێ لەوانە FFP1 و FFP2 FFP3 مانێ ڕاستە ئەمە مستەڵحێکی زانستیە بەڵام FFP2 یعنی دوو لەگەڵ سێیەکەیە ئەگونجێ بۆ ئەوی تۆ بیکەیتە دەمامک و پارێزراوبی لە ڤایرۆس ئەو یەکەکە بەکار ناهێت یان خەڵک هەندێک جار ئەم دەمامکانە بە شێوەیەکی عادی لە شوێنەکانی تریشا بەکارێ نێوانی من و تۆ کاک حەکیم ئێستا 2 مەتر زیاترە ضرور نییە ئێستا من دەمامک لە دەمما بێت کە لەگەڵ تۆیا قساکەم ضرور نییە چونکە لە 2 مەتر بەولا ئەگەر پرژەی دەمی من یان ئەگەر من کۆرۆناشم بێ ناگاتە تۆ بەڵام دواتر ئەم مێزە پێویستە سترلایز بکرێ لایەکی تر ئەوەی کە من پێم خۆشە ئەو هەڵەباوە ئەیکەن پێڵاو ئەبەنەوە نێو ماڵ نازانن ئەو درێسی کە هەیە ئەبرێتەوە نێو ماڵ ئەمانەش هەر هەڵگرن و ئەو ڤایرۆسە بۆ چەند سەعاتێک لەسەر دەست و لەسەر جلوبەرگەکانیش ئەمێنێتەوە جا من پێم خۆش بوو لێرەوە پاکژیەکان کە لە ماڵەکانە جێبەجێ ئەکرێت پاکژیەک بێ بەڕێگەیەکی ڕاست بەکاربنرێ بەبێ شپرزەی نەک ئەوەی هەندێک هەڵەی باو کە زۆر جار قوڵیەکەن زۆر جار قورسیەکەین لەسەر خۆمان باش لە کۆتایی دەست شۆردنە ڕەنگە هەموو خەڵک بڵێ چۆن مەخسەرەکە بگرێتەوە ئەمە یەکێکە لە پرسیارەکان لە کۆتاییە چۆن هینەکە لە هەندێک وەکو سایتۆوانە بینیمە ئەڵێ بە قۆڵ نە ئەمە هەڵەیە کاکە قۆڵیش ئەگەر تۆ کۆنتان بیانی هینەکە پیس بوو بێت بە قۆڵیشتەوە ئەوەستێ ئەبێت چی بکەی ئەگەر کلێنس هەبوو لەسەر ئەو مەخسەلە کلێنسێک داگریت و بە کلێنسەکە ئاوەکە ئاگریتەوە خۆتە زانی حەنەفی هەیە سوڕێت هەمووی ئاوا ناگیرێتەوە ئەگەر کلێنز نەبوو چی بکەین ئەبێت سەر حەنەفیەکە بشۆیت هەر کە دەست بە شتن کرد سەر حەنەفیەکە بە سابوونەکە بشۆ تا تۆ دەستە شوێ بە 20 چرکەکە سابوونەکەش 20 چرکە بەسەر حەنەفیەکەەوە مێنێتەوە دواتر ئاوەکەیتە سەر حەنەفیەکە هەم بۆ پاش خۆت ئەو فەردەی کە لە دوای تۆ دێ پاک و خاوێنە هەم گواستنەوەش دەبین تۆ ڤایرۆسەکەی نامێنێت چکە شتێکەیە کاک حەکیم پێی ئەڵێن سایکل کات یەکێ لەو شتە مهمانی کە پێویستە پسپۆڕان و خەڵک بیزانێ سایکل کات چییە هەڵقەیەکەیە ئەو ڤایرۆسە نەیگوازینەوە ئەو هەڵقەیە لەکوێیا ببڕین ئەگەر بە پێڵاوەکانمانەوەی بە پێڵاوەکانمانەوەی بڕی نایڵم پێڵاوەکانمان بچێتە ژوورەوە ئەگەر بە دەستمانەوەیە دەستمان لەسەر مەخسەلەکە ئەشوێن و ئەیبڕین کەواتە پێویستە مەخسەل یا بە کلێنس بگرینەوە یا مەخسەلەکە بشوین بە سابوون و بۆێبی دواتر دەینە سەرەوەی کە چۆن سەوزە و میوە پاک بکڵێت و یاخۆ جلوبەرگی دەکرێمەوە لای بەرز ئەگەر بچینە لای دکتۆر ڕەوەند دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادە بوونێت سەبارەت بۆی کە ئەمڕۆ یەکشەممە 6 حاڵەتی نوێ لە سلێمانی ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکرا بۆی کە ڕێگری زیاتری لێ بکەوە قەدەغات چۆش بڵێن درێژ کراوەتەوە دەبێت چی بکەین کە ئێستا خەڵک لە ماڵەکانیان ماونەتەوە بەڵام پێویستمان بە چ ڕێکارێکی ترە بۆی کە ڤایرۆسەکە زیاتر بڵاو نەبێتەوە
بەڵێ زۆر سپاس بە ناوی خوا ئێمە وەکو پزیشکان و وەکو کارمەندانی تەندروستی بەڕاستی ئێمە لە هێڵی بەرگەری داین ئێمە لە هێڵێکین ئەو هێڵە بریتە لە هێڵی سێەم بۆ بەرگریکردن و بەرەنگاربوونەوە دژی ئەم ڤایرۆسە کە دژمنێکی نادیارە بەداخەوە ئەم ڤایرۆسە ئێستا هاتۆتە هەرێمەکەمان هیوادارین زۆر لە ناوماندا نەبێ و ئێمەش بتوانین ئەم هێڵە کە هێڵی سێمە یان هێڵی پشتیوانی پێ دەڵێن دوا هێڵە بۆ لەبەرەوەی هێڵی یەکەم کە گوتمان هێڵی پارێزبەندیە یان خۆپاراستنە هێڵی دووەم هێڵی بەرگریە و ئەگەر کەسەکە توش بوو بەرگری جەستەی و خانەکانی جەستەی کە بەرگری دروست دەکەن دژی ڤایرۆسەکە هێڵی سێمیشیان کە هێڵی پشتیوانیە و هێڵی کارمەند و پزیشکانە کە ئێمە ئێستا ئەتوانم بڵێم ئەبێ گرنگی بەم هێڵە بدەین اینجا کە بەلامانەوە گرنگ بووە و بە هاوڵاتیانمان گوتووە تا دەتوانن هێڵەکان بپارێزن هێڵی یەکەمیان کە باسمان کرد هێڵی خۆپاراستنە ئەو هێڵەیەکە بەڕاستی هاوڵاتیان تا ئێرە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ پۆلیس و ئاسایش قایم قامیت لەگەڵ هەموو ئەوانەی کە بەرپرسن لە تەندروستی و کەرتی تەندروستی هەرێمەکەمان خۆشبەختانە زۆر بە باشی زۆر بە بەهێزی زۆر بە تۆکمەیی کە جێ ڕەزامەندیە هاتوونەتە پێشەوە ئێمە دەستخۆشیان لێ دەکەین اینجا بەڕاستی هاوڵاتیانمان سوپاس بۆ خوا کە ئێستا لە بارێکی هۆشیاری بەهێزی تەندروستیدان ئەمە جێی دڵخۆشیە بەڵام تاکو تەرە بە پێی ناوچە و شوێنەکان ئەتوانم بڵێم هێشتا ماویەتی و پێویستە هاوڵاتیان ئەم پارێزبەندیە نەشکێنن ئەم خۆپاراستنە و ئەم هێڵەی کە هێڵی یەکەمە زیاتر برەوی پێ بدەن بەهێزتری بکەن ئەویش بەوە دەکرێت کە هاوڵاتیانمان ئەگەر زۆر پێویست نەبێ نەچنە دەرەوە بەڵام لە کاتی چوونە دەرەوەشدا هەروەکو باس کراوە کە بەدەستکێشەوە بە دەمامکەوە و هەروەها بەجلێکەوە بچیت کە هاتیتە ناوەی سنووری یان با بڵین کە گەڕایتەوە ماڵەوە بەڕاستی هەموو ئەم جل و بەرگ و پێڵاوانە دابنیت بۆچی بۆ ئەوەی هەروەکو باسییان کرد کە زۆر زۆر گرنگە ڤایرۆسەکە نهێنرێتە ماڵەوە چکە تۆ نازانی لە دەرەوە کۆنتامینەیتت ئێریامان هەیە واتە سنوورێک یان با بڵین ڕوبەرێکی پیس بوو ئێمە نازانین ئەم هەرێمەمان تا کوێ ڕوبەرەکەی پیس بووە بەم ڤایرۆسە بۆ لەبەر توێژینەوەکان دەریان خستووە کە تەبان ئەم توێژینەوانش بە ڕێژەی لە 100% نین بەڵام بەردەوام لەسەری دەکرێت کە لەوانەیە ئەم ڤایرۆسە لەسەر تەنی مردوو یان هەر ڕوبەرێک بۆ ماوەی 24 کاتژمێر بژی لە پلەی گەرمی 20 پلەی سەدیدا یان لەوانەیە لە 4 پلەی سەدیدا بۆ ماوەی زیاتر لە 48 کاتژمێر بژی و لەوانەیە بگا بە هەفتەیەکیش جا بۆ ئەوەی ئێمە ئەم پارێزبەندیە بهێڵینەوە و لە ماڵەکانماندا بمێنینەوە و ئەگەر زۆر زۆر زەرور نەبێ نەچینە دەرەوە بۆ ئەوەی وەکو هیوایەک دوای هیوابوون بە ڕەحمی خوای گەورە ئێمە دەزانین کە ئەو هیوایەیە کە زۆربەی چاوەڕوانین لە وەرزی داهاتووماندا وەرزێکە پلەی گەرمی بەرز دەبێتەوە بە هیواین کە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمیدا ئەم ڤایرۆسە لەسەر ڕوبەرەکان زۆر نەژی ئەگەر بژی لەوانەیە چەند کاتژمێرێک بێ و ئەمەش خۆشبەختانە ئەگەر هەر کەسێکمان دەست لەم ڕوبەرە پیس بووە نەدەین یان زۆر تێکەڵاوی و قەرەباڵغی دروست نەکەین یان ڕێز لە یاسا تەندروستی و پزیشکیەکان تەنانەت یاسا ئاینیەکانیشمان بگرین بە دڵنیاییەوە ئێمە دەتوانین زاڵ بین و لە داهاتوودا ئەتوانین بڵێن هەرێمەکەمان زەنگی سەرکەوتن لێ دەدا ئینشاءالله. باشە دکتۆر بەس وەکو ئەوەی کە ئێستا لە وەزارەتی تەندروستی بڵێن هێڵی بڵێن گەرمیش دانراوە پێویستە ینی هاوڵاتی چ کاتێک پەیوەندی بکەوە یاخودی وەک بۆ نمونە کە لە هێڵی مەسەلەن ڕاپەڕین کار دەکەن چ ڕاوێژ چی مەسەلەن ڕێنماییەک ئاراستەی هاوڵاتیان دەکەن کاتێک کە پەیوەندیتان پێ چ کاتێک پەیوەندی بکە بەو هێڵانەوە؟ بەڵێ ئێمە لێرە لە دەڤەری ڕاپەڕین هێڵی پزیشکی ڕاپەڕینمان داناوە بە پشتبەستن بە یەکێک لە توێژینەوەکان کە یەکێک تێیدا بووە یەکێک لە هونەر و نهێنیەکانی سەرکەوتنی وڵاتی چین لە ووهان سەربەهرێمی هوبەی
بریتی بووە لە دروستکردنی تێلیمێتسن. تێلیمێتسن ئەوەیە کە تۆ هێڵێکی پزیشکی دروست دەکەی لەگەڵ هاوڵاتیانت هاونیشتیمانیانت. ئەم هێڵە پزیشکیە کە زۆر جار هێڵی گەرمیشی پێدەڵێن و خۆشببختانە 122 خراوەتە سەر ئەم هێڵە لەم سەردەم و لەم کاتەی ڤایرۆسی کۆرۆنادا کە زۆر گرنگە ئەم هێڵە پزیشکیانە هەموو پزیشکە پسپۆڕە بەڕێزەکانمان لە هەموو پسپۆڕیەکیاندا تەنانەت ئەتوانم بڵێم شەرت نییە پەیوەندی بە ڤایرۆسی کۆرۆنایان نیشانەکانی کۆندامی هەناسەوە هەبێ، بەڵکو هەموو ئەو پسپۆڕیانە دەتوانن لەسەر هێڵ بن، یارمەتی هاوڵاتیان و هاونیشتیمانیانمان بدەن و بمێنەوە لەگەڵ یان و تیان بگێنن کە شەرت نییە ئەوەی کۆکە و تاو هەڵامەت و پژمین و تەنگە نەفەسی هەبێ واتە ئەم ڤایرۆسەی هەیە. ئەتوانین بڵێین ڕئەشیورانسێکە یان دڵنەواییەکی هاوڵاتیانمانە لەم ڕووەوە. لە ڕوویەکی ترەوە هاوڵاتیمان هەیە سکێشەی هەیە یان سکچوونی هەیە یان شانەوەی هەیە بەڕادەیەکە پێویستی بە نەخۆشخانە نییە، ئەتوانێ ئەو پزیشکە بەڕێزە بەپێی پسپۆڕەکەی خۆی یان منداڵێکی هەیە و نەخۆشیێکی هەیە ئەم هاوڵاتی یان هاونیشتیمانیانەمان ئاگادار کاتەوە کە شەرت نییە بۆ هەموو شتێک جەنابیان بێن بۆ نەخۆشخانەکان. ئێمە کە دەڵێن مێن بۆ نەخۆشخانەکان هاوڵاتیە بەڕێزەکانمان لەبەر ئەوە نییە ئێمە خۆمان بشارینەوە، خۆ ئێمە هەر لە هێڵی پێشەوە و هێڵی بەرگری داینە، بەڵکو پێیان دەڵێن کەمترین بەرکەوتنتان هەبێت لەگەڵ پزیشکان و کارمەندان و نەخۆشە داخلکراوەکان و نەخۆشخانەکانمان، کەمترین هاتنیان و هاتنە دەرەوەیان هەبێ. زۆر جاری وا هەیە نەخۆشیەکە سادەیە و ئەتوانێت لە ماڵەوە چارەی کە ئەتوانێت ڕێنمایی پزیشکی وەربگرێ بە دڵنیاییەوە سوودێکی زۆری لێ دەبینێ و پزیشکە بەڕێزەکانیشمان ئێستا هەمویان خۆشبەختانە لە ئێمە وەکو هێڵی پزیشکی ڕاپەڕین هەمویان ئاگادارن. ژمارە تەلەفۆنی هەمویان لە 122 هاوڵاتیان دەتوانن بە تەلەفۆنکردن بۆ 122 ژمارەی تەلەفۆنی پزیشکان وەرگن بۆ هەر پرسیارێکە هەیان بێت. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دواتە گرم و لای بەرز کاک شێرزاد گرم و لای بەرز سەبارەت بە کڕینی بڵین سەوزە و میوە پێویستەوانیش ئێستا هەموو کاتە یاخود پێویستە بە تایبەتی لە ئێستا بشۆردرێنەوە یاخود چۆن بشۆردرێنەوە بۆی کە ئەم ڤایرۆسە نەچێتەوە ماڵەوە. بەڵێ ئێمە وەکو باسمان کرد لە پرسیارەکەی پێشوشا باسی ئەوەمان کرد کە ئەو سایکل کەتە بکەین. سایکل کەت یعنی چی؟ یعنی ئەم بازنەی هەیە کە ڤایرۆسەکە ئەچێتە ماڵەوە یان ئەگاتە ئێمە یانگاتە دەستمان و دواتر لە دەستیشمانەوە ئەگاتە ناوچەی تیزۆن دەم و لوت و چاوەکات نەگاتە ئەوێ چکە لێرەوە ڤایرۆسەکە ئەبێ کەتیکەین یعنی بیبڕین ئەم سایکڵە. چیتر هەیە ئێمە بەرەو ڕوومان بێتەوە خواردنەکانی ئێمە عادەتیان چیە؟ سەوزەیە، میوەیە، هەر خواردنێکی ترە. یەکێ لەوانەی کە خی گەورە بە ئێمەی بەخشیوە ئەلحەمدولیلا ئێمە فێرین خواردنی گەرمە خۆین. ئەمە خی گەورە وای لە ڕاهێناوەکە ئێمە خواردنی کاڵ و خواردنی بڵین گۆشتی زیندوو نەخۆین. ئەمە لە دینەکەمانە هاتووە، لە ئاینەکەمانە بەم شێوەیە پەیڕەوکراوە ئیلا بێ خواردنەکانمان ئامادە بکەین بە ئاگر. ئەجنا خواردنی زیندوو لای ئێمە نییە. ئەم خواردنە زیندوانە کە ئێمە ئەیکوڵێنین ئەگاتە پلەی هەفتە. هەموو ئەو خواردنانی کە لە ماڵەوە کەیبان و ئازیزەکانی ئێمە حازرێکن لی دڵنیابن نە ڤایرۆس و نە بەکتریەتیانە، ئەمە لی دڵنیابن. بۆیە بە ئیسراحەتی خۆت کە خواردنت ئامادە کرد، بەڵام پێش ئامادەکردنەکە چی بکەین؟ پێش ئامادەکردنەکە کۆمەڵێ مادە هەیە پێشتر عادەتیان بەکار هاتووە. مانەوەی زیاتر لە 20 دقە بە خوێ یان پەرمەنگەناتی پۆتاسیۆم مادەیەەکە یان هەر مادەیە کە لەو مادە پاکشکەرەوەی پێشتر بەکار هاتووە بەکار بهێنرێت دڵنیابن ئەم ڤایرۆسە تایە ناژێ. دڵنیابن ئەم ڤایرۆزە تایە ناژێ و نەک ئەم ڤایرۆسە مایکرۆبەکانی تریش وەکو بەکتریاکانی تریش وەکو بەکتریای ئیکۆلای هەر بەکتریایەکی تریش لەو وەسەتەیە ناژێ. بۆیە گرنگترین لەوەش چییە؟ ئەم کەیبانۆ ئازیزەی کە ئەگاتە دەسی پێویستە دەستەکانی پاک ڕاگرێ، پێویستە دەست لە دەموچاوی خۆی نەدا، چونکە ئەگەر ئەمە ئەڵڵاهومە ئەگەر ئەو سەوزە فرۆشەی کە ئێمە سەوزەکەمان لێ کڕیوە یان ئەو میوە فرۆشەی کە ئێمە لێمان کڕیوە کۆرۆنای بێ توشبوو بێ بە کۆڤید-19 پژمی بێ بەسەریا، ئەمەیە ڤایرۆسەکە لە ماوەی چەند سەعاتێکە تا 6 سەعاتیش بۆی هەیە بمێنێتەوە. لەبەرەوە هەموو میوە و سەوزەکانمان هەموو ئەو شتانی دێتە ناو ماڵەکانمان پێویستە بشۆرێتەوە. باشترین شۆرینەوەش ئەگەر کرا وەکو وتمان پەرمەنگەناتی پۆتاسیۆمە یەکێکە لە مادە پاکشکەرەوەکان و هەروەها مادی خوێ
کە ئەبێ خوێویشی بۆ دروستکەی نایەڵێت ئەو مادانە یا ئەو ڤایرۆسی تێدا بژێ ئەم ڕێگەیانە ڕێگەیەکی پێ ئەڵێن ئەو ڕێگەیانە پێشتر بەکارمان هێناوە نەک تایبەت بێ بەم ڤایرۆسە پێویستە هەموم ئەو ڕێگەیانی پێشتر کە لە مەحڵەکانمان بەکار هاتووە کاک حەچیم نەک خۆمان شپرزەکەین وا بزانین ئێستا شێوازی تازە داهێنین یەک شت هەیە لە خەیاڵی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایی ئێمەیە بێ ئەویش ئەوەیە چۆن ئەو سوڕیەی ئەو سوڕەی کە هەیە بۆ ڤایرۆسەکە تۆ کەتیکەی وەکو باسی پێڵاومان کرد باسی دەستمان کرد یەکێتر لەو هەڵانی کەوتمان من دەست کێشم لە دەسایە هاتوومەتە ئێرە چوومەتە چەند شوێنی تر پێویستی ئەم دەستکێشە چوومەوە ماڵ پێش ئەوی بگەمە لای مناڵەکان ئەم دەستکێشانە داکەن فڕێم ئەو دەمامکەی کە لە ماسکە و کردومە بێ فڕێدەم وهان ناوەکە ئێستا بە شێوازێکی ترە خوێنرێتەوە لەسەر زەویە وهان لە 5 سپید پێکاتوە WUHAN شوێنی کە ڤایرۆسەکەی بەڵێ ئێستا کردویانە بەچی کردویانە بە ڕەمزی خۆپاراستن دەبلیوەکە وەشاند یعنی دەست بشۆ سیرکە بزانە چەند ینی هەتا لە ئەمانە کۆمەڵە پسپۆری خۆپاراستن سی چەنە موشەیان جوان کردووە هەر ئەوەندە بۆی کە وهانەکەمان هەموو لە بیرمان نازانی لەمە یوەکە یوز چی یوز کلۆف ئان ماسک یعنی ئەڵێ کە چوویتە شوێنێک ماسک بەکار بێنە لەگەڵ ئەو ماسک و ئەو کلۆڤەی ئەو دەستکێشەی کە لە دەستایە ئێچەکەیان داناوە بۆ های تێمپریچەر سیکە ینی پلەیکە پلەی گەرمی بەرزەوە بۆ بێ ئاگال لە خۆت بێ ئەبێ حەزەرکەی ئەیەکە ئەڤۆیدا ئەڤۆیدی چی ئەڤۆیدی قەرەباڵغینەکەی ینی مەچۆ شوێنە قەرەباڵغەکان کە ئەمە مەرحەلەی چوارەمە ئێستا خۆشبەختانە حکوومەتی هێرێم دەستخۆشیان لێکم باشترین ئەوەیە کە خەڵکیان لە ماڵەکان وتیان بمێنەوە لە ماڵیش نابێت قەرەباڵغی زۆر بەڵێ میوانداری بانەمێنە ئێنەکە نێڤەرتەچە یعنی چی ینی تۆ دەست لە شوێنێک مەدا کە شکت لێتی یان گومانت هەیە کۆنتان بێ واتە ئێمە تەنها یان تەنها چی بکەین دەستەکانمان بپارێزین بە پاچی و لە دەم و چاومانی نەدەین و نەچینە شوێنی قەرەباڵغ هەمومان پارێزراوە بین باشە بەس لە ڕێگەی جلوبەرگەوە ئێستا بۆ دەست لەو مێزە دەیت لە ڕێگەی جلوبەرگەوە بەچێتەوە بۆ دەم و چاو لە ڕێگەی جلوبەرگ ئەگە تۆ کەس باوەڕکە ینی هەندێک شتەیە ینی شتێکی ناسروشتێ ئێمە زۆر قوڵی کەین و گرانیکەین لەسەر خەڵک ئێمە حەزەکەین بە زمانی خەڵک هەندێک شتێتیان بگەینین بۆ نموناڵێ پژمین ئەخر من کەس نازانم لە هەزارە یەک کەسم نەبینیوە ڕوبەڕووی کەسێک بە پژمێ ئیلا پژمیت ڕووەکەیتە لایەکی ترەوە شوێنەکە پیسەکەی باشە کەم کەسمان بینیوە بەمەی لە دەم و چاویدا بەڵام دەست لە دەم و چاوە درێ بۆی لوتمانە خورێ جاوەکو نوکتە ترامپەڵێکی یعنی لە یەکێ نەکانە پێنجەمین ڕۆژی بڵاوبوونەوەی ئەوە بوو کە لە ئەمریکا پۆزتیڤدا بوو ئەوی 5 ڕۆژە دەستم لە دەم و لوتم نەداوە ترامپ سەرۆکێکە هەر بۆ ئەوەی کە ئێستا لە ئیتالیا سەرۆکی ئیتالیاڵێتی ئەڵێ باشترین بڕیارم دەرکرد و جێبەجێ ئەبێ جێبەجێکەین ئەویش ئەوەیە من لە ماڵەکەی خۆمامێنمەوە هاسێن بڕیارەکە سەرۆکی ئیتالیا لەبەری خۆتەزانی بووە دەواازەی بڵاوبوونەوەی ئەم بەڵایە بۆ هەموو ئەوروپا ئەڵێ من لە ماڵەکەی خۆمامێنمەوە سەرۆکی ئیسپانیا ئێستا بڕیاری دەرکرد کە ئەوش وەکو کوردستان بکەن ئەی سەبارەت بە دوکاندارەکان خاوەن مارکێتەکان یاخوب بڵین نانەوە خانە و سەمخان ئەو کەسانی کە لەوێ کار دەکەن کاتێک ئێمە چین باشترین ڕێگە چەرە چۆنەی باشترین ڕێگە چارەچێ ئەو کەسانی کە لەوێ هینەکەن ئێمە شتێکەیە لە زمانی پزیشکیا پێڵێن PPE واتە ئەبێ ئەو کەسە ئەو پێرسناڵە ئەو شخصا ئەبێ هەموو ئەدەواتێکی پێبێ ئێستا من ئەدەواتەکەی من چییە دەستکێشەکەم و دەمامکەکەیە کە بسمە شوێنێک ئەبێ هەموو PPE بکەن یعنی هەموو ئەدەواتێکی ئەگەر سەرەتاییش بێت ئەبێ ئەو کەسە فرۆشیارانە چ نانەوەخانەیە چ لە مارکێتەکانی ناو کۆڵانەکانە چ لە دەرمانخانەکانە چ لە هەر شوێنێکە کە خەڵک پێویستێتی و قەرەباڵغی دروستەکە ئەوە یەکێت لەو هەڵە گرنگانی کە حکوومەت پێویستە بیری لێ بکاتەوە هەندێک قەرەباڵغیە بە ناچاری دروستە بێ وەکو ئەوە ناشتنی مردوو یعنی تۆ کەسێک کە ئێستا تایسش عادەتە کە کەسێک ئەمرێ ڕاست ئێمە پرسەما قەدەغە کردووە ئەی ناشتنی مردووەکە خەڵک کۆ بێتەوە بۆی بینێژێ خۆ حکوومەت ناچێ مردوویەک بنێژێ ناچار قەرەباڵغی کۆ بێتەوە چی بکەین لەم حاڵەتەیە پێویستە وەکو ڕێکخراوی ماڵی هاوکاران کردێتی ینی ئەو عادەتە ئێستا لە هەندێک ناوچە دەستی پێکردووە پێویستە ئێمە دەستکێش و دەمامک بدەینە ئەو کەسانی کاتاوەکو ئەو بەڕێزە ئەو خوالی خۆش بۆ ئەنێژن ناکرێت ئێمە هەموو قەرەباڵغی ناچارێک کاک حەکیم
تۆ ناچاریە کەسێک ئەمرێت خی گەورە لی خۆش بێت ئێخوا بێ بینێژین بە شێوەیەکی دینی. سپاس دەکەم گەرم و لای بەڕێز دکتۆر ڕەوەند گەرم و لای بەڕێزت سەبارەت بە و هاوڵاتیانی کە کەرنتینە کراون کە ئێستا لە مەسەرەن چونەتە ماڵەوە ئەوان دەبێت چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت بۆی کە خۆپارێ زیاتر بێت چەندە ئەوڕۆ ئەوەی کە تۆمار کرابوو سەدانی ئێرانیشی نەکردبوو بڵین بەس دەبێت چۆن لەمە دو زیاتر خۆمان بپارێزین بە تایبەتی لەگەڵ ئەوانەی کە کەرنتینە کرابوو. بەڵێ سەبارەت بە گەڕانەوە لە دەرەوەی هەرێم یان لە دەرەوەی وڵات و گەڕانەوە بۆ ناو هەرێم ئێمە وەکو با بڵێن پزیشکی و وەکو توێژینەوەی پزیشکی دەمانگوت ئەو ناوچانەی کە پیس بوون بە ڤایرۆسەکە مەسەرەن وەکو سین وەکو ئێران وەکو چەند شوێنێکی تر بەڵام لە ئێستادا ئەتوانم بڵێم زۆربەی وڵاتان ئەم ڤایرۆسیان تێدایە و هەر بۆیەشە WHO بە پاندێمیک ناوی هێنا بۆیە ئێمە ئێستا لەگەڵ زۆربەی وڵاتان کە هەڵسوکەوت دەکەین هەر تقریبا نزیکی 10 بۆ 11 وڵات کە لە لووتکەدانە لە پیسبوون بەم ڤایرۆسە کە هاوڵاتیانمان دەگەڕێنەوە لە وڵاتانە بەڕاستی پێویستە بۆ ماوەی 2 هەفتە کەرنتین بکرێن بەپێی تازەترین توێژینەوە خۆ ئەکرێ بۆ 4 هەفتەش بێت بەڵام ئەگەر تۆ 2 هەفتە کەرنتینت کردو دوایی پشکنینێک یان سوابێکمان لێ وەرگرتن اینجا ناردمان بۆ ڕێڵ تایم PCR کە خۆشبەختانە ئێستا لە هەولێر و سلێمانی و وابزانام لە هەڵەبجەش هەیە و ئێمەش ئینشاءالله بۆ 2 هەفتەی تر کارمەندی ڕاهێنراومان ڕاست پاردووە کە جیهازەکە ئەمڕۆ خۆشبەختانە گەیشتە دەستمان و لە دەڤەری ڕاپەڕین دەست بەکار دەبێ ئەم ڕێڵتایم PCR بۆ زۆربەی گومان لێکراوان و ئەوانشی کە لە کەرنتینە نەدەکەین کە کردمان دوای 24 کاتژمێر لە دەرچوونی نەتیجە ئێمە هاوڵاتیانمان دەنێرینەوە ماڵەوە کە ناردمانەوە ماڵەوە ڕێنماییان دەدەینێ ئەگەر نەتیجەکەی نێگەتیڤ بێت پۆزتیڤ بێ بە دڵنیایەوە دەهێڵینەوە و شوێنی تایبەتی بۆ دادەنین و ئایزۆلیشن یان جیای دەکەینەوە بەڵام کە ناردمان نەماڵە و نێگەتیڤ بوو پێیان دەڵێن هێشتا تۆ ترسی توشبوون و یان توشکردن و گواستنەوەی ڤایرۆسەکە لەسەر لا نەچووە لەبەرچی لەبەری توێژینەوە هەیە دەڵێ لەوانەیە ئێمە نەتوانین بە پشکنینی یەکەم ئەنجامی تەواو بدەین بەدەستەوە یان ئەم پشکنینە بە لە 100% پشت پێبەستراو نییە بە پێی توێژینەوە دەرکەوتووە کە ئەمە تەنها لە 178 بۆ 80 ڕاستە ئەمە بڕێکی زۆرە بەڵام ئێمە ئەگەر بێت و هاوڵاتیانمان دوای پشکنینی یەکەم نێگەتیڤ بوو هیچ نیشانەیەش تێدا نەبوو ناردمان نەماڵەوە ئەبێ خۆیان 2 هەفتە لە ماڵەوە کەرنتینکەن واتە 2 هەفتە لە ماڵەوە خود کەرنتین بریتیە لە پاراستنی خۆت و خێزانەکەت و خانەوادەکەت بە دڵنیاییەوە پابندبوون بە یاسا پزیشکی و بە ڕێنماییەکانی خۆپاراستن سەرکەوتنی ئەو کەسەیە زائیدەن جێگای شانازی و بە دڵنیاییەوە ئێمە زۆریش شانازیان پێوە دەکەین چکە هەموو ئەوانەی کە لە دەرەوە دێنەوە لەوانەیە کەسانی ئەکادمی بووبن ئەوانەی کە لە دەرەوە دەگەڕێنەوە لەوانەیە کەسانی بەتوانا بووبن ئێمە دەمانێت ئەو کەسانەمان هەم خۆیان سەلامت بن هەم خانەوادەکەشیان اینجا کە دێتەوە ماڵەوە کە خۆی کەرنتین دەکات دەبێت دەستکێش و دەمامکی پێبێ دەبێت بە ئانیشکی دەستکی دەرگا بکاتەوە پێویست ناکات بە دەستی بەردەوام بیکاتەوە زوو هەموو نیو سعات ویان هەموو سعات توانین بڵێن هەموو 2 کاتژمێر جارێک دەستەکانی بشوە کۆکە و پژمینەکانی زۆر جێ گرنگی بێ هێڵی پزیشکی کە تێلیمێدسنە ئەتوانێت پەیوەندی بکە ئەگەر لە هەر بارێکی لە ناکاویان دەرکەوتنی هەر نیشانەیەک ئێمە ڕێنمایی دەکەین ئەو کاتە چی بکات یان پشکنینی تری پێویست بێت داخڵکردنی پێویست بێ ئۆکسجینی پێویست بێ ئەمە بەدڵنیایەوە لەگەڵیان دەمێنینەوە بەڵام ئەوان ئەگەر پابند بن بە یاساکانمان بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دوای ناوبڕەکە دەگەڕێم و لای بەرز سەرسەرەوە دەکەین بۆ چەندێک وڵات خەریکە بەستەیدا سەردەکەوەندێکیان مەسەلەن ڕویان لە خراپیە دەگەڕێمەوە لای بەڕێز لە کوردستانیش چی بکرێ بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیە کە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە
بە چای کەوسەر چێش لە ڕنگ و تامی چای ڕاستەقینە ببینە. چای کەوسەر. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین. ئێمە فانسینێتین. بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنە جێی ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە. فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ژماری تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. دکتۆر ڕەوەند گەرمەوە لای بەڕێز سەبارەت بە هۆکاری سەرکەوتنی بۆ نمونە هەندێک وڵات و هۆکاری ئەوەش کە ئێستا لە هەندێک وڵات بۆ نمونەوەکو ئیتاڵیا ڕێژەی مردووان زۆر بووە. چیەوە ئێمە لە کوردستان چی بکەین بۆی کە ڤایرۆسەکە لەمە زیاتر بڵین بڵاو نەبێتەوە؟ بەڵێ ئێمە بەپێی توێژینەوەکان و بەپێی چاودێریکردنی ئەم بابەتە بۆ نمونە لە وڵاتی چین کە بەڕاستی جێی دڵخۆشیە کە توانیویانە سەرکەون ئەم ڤایرۆسە لەوانەیە کۆمەڵێک چونکە ڤایرۆسەکە تازەیە وەکو خودی کۆڤید-19 کە نەخۆشی کۆڤید-19 دروست دەکا. ئێمە دەزانین کە وڵاتی چین توانیویەتی سەرکەوتنەکانی بریتی بێ لە کۆمەڵێک شت کە گرنگترینیان کەرەنتینکردن یان هێشتنەوەی هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان کە ئەمە پێی دەڵێن سێلف ئایزۆلیشن یان هۆم کەرەنتین و لەگەڵیشی داتوێژینەوەمان لەبەردەستە کە هۆم کێرە ئەوەیە کە کەسەکان لە ماڵەوە چاودێری خۆیان و تەندروستی خۆیان بکەن.
ئەگەر پێویست نەبێت نێن بۆ نەخۆشخانەکان بە هێڵی پزیشکی و تەلەفۆنیان تێلیمێدسن لەگەڵ پزیشکانیاندا بمێنەوە. ئێمە ئەگەر سوود لەمە وەربگرین دەزانین کە لەبەر ئەوەی خۆشببختانە لە وڵاتی ئێمە وڵاتێک نییە کە هێڵی گواستنەوەمان زۆر قەرەباڵغ بێ، وڵاتێک نییە کە بەردەوام هاوڵاتیانمان پێویستە لە سەر ئیش و کارەکانیان بن و خەڵەباڵغێکی زۆریان دروست کرده بێ و پێویست بکات دروستیکەن بۆ ئەوەی مەسەلەن پێی بژن ئەزانین ژیانی هاوڵاتیانمان بە پۆڵێن کراوە تێیدایە کە بەڕاستی ژیانی قورسە. ئەمەش لانی پەیوەندیدار و بەرپرس بە دڵنیاییەوە هەوڵ بۆ ئەوە دەدەن کە ئەمەش کاراسانیان بۆ بکرێ، بەڵام تەندروستی هاوڵاتیانمان و مانەوەی هاوڵاتیانمان بۆ تۆمارکردنی سەرکەوتن ئینشاءالله لە ماوەیەکی کەم و کورت و نزیکدا جێی دڵخۆشی دەبێ. بۆیە ئێمە داوا لە هاوڵاتیانمان دەکەین ئەگەر زۆر زەرور نەبێ نەچێتە دەرەوە لە ماڵەوە خۆی کەرەنتینکە خۆی سەرقاڵکە بە توێژینەوە بێ، خوێندنەوە بێ، یارمەتیدانی منداڵەکان بێ، فێربوونی زمانی تازە بێ، فێربوونی بەرنامە و پرۆگرامی کۆمپیوتەری بێ، هاوکاری خێزان و خانەوادەکەی بێ کە ئەمە زۆر جێی گرنگجیە. ئەم ساڵ زۆر بیر لە گەشت و سەیران و چوونە دەرەوە نەکەین. ئێمە دەزانین کە چوونە دەرەوە و خۆدانە بەرهەتا و کارێکی دروست و تەندروستە، بەڵام لەوانەیە نەتوانین منداڵەکانمان کۆنتترۆلکەین. دەزانین کە خێزانێک یان ئافرەتێک یان پیاوێک یان کەسێک مامچێتە دەرەوە و پێویستی بە جێبەجێکردن یان ڕایکردنی کارێکی یان هێنانی پێداویستیەکی ڕۆژانە بێ لە دەرەوە بۆ زۆر زەروری بێت منداڵێکی لەگەڵ خۆی ببا بە دڵنیایی ئێمە پێی دەڵین کە منداڵە نەبات چکۆلوانەی کۆنتترۆل نەکرێ، دەمامک لە دەمکردن و دەستکێش لە دەستکردن و نەخواردنەوەی ئاو و دەست نەدان لە هەندێک ڕووی پیسبوو لە دەرەوە ئەمە وا دەکات کە منداڵەکە کۆنتترۆل نەکرێ، لەوانەیە ئەو ڤایرۆسێک بێنێتەوە. خەتەریاتی ئەم ڤایرۆسە لەوەدایە نیشانەکانی لەوانەیە تا 2 هەفتە لەوانەیە 3 هەفتە بگرە توێژینەوە هەبووە تا 4 هەفتەش هیچ نیشانێکی دەرنەکەوتووە، خەڵکی تری توش کردووە. بە دڵنیاییەوە ئێمە کە دەڵێین خانەوادە لە هەموو خانەوادەیەکی ئێمە کەسانێکەیە کە تەمەنیان زۆرە، کەسانێکمان هەیە کە نەخۆشی هەیە، کەسانێکمان هەیە لەسەر چارەسەری درێژخایەنە، ئەمانە لەوانەیە بەرگری جەستەیان زۆر باش نەبێ و بەرگی ئەم ڤایرۆسە نەگرن. ئێستا وڵاتێکی وەکو بەریتانیا کە باسی هێرد ئیمیونیتی دەکا و دەڵێ ئێمە لەوانەیە لە 170 یان 60 بۆ 70 هاوڵاتیانمان با توش بن و بەرگری دروستکەن و ئەوانەی بە تەمەنەکان لە ماڵەوە بمێنەوە، ئەوانی تریش بە جۆرێک هەڵسوکەوت بکەن کە بە تووشی ڤایرۆسەکە بن. ئێمە واناڵین بە هاوڵاتیانمان دەڵێن ئێمە نازانین بەرگری هاوڵاتیانمان زۆرە لە ئەست ئەوەدایە بەرگێن ڤایرۆسە بگرێیاننا. ئێمە هاوڵاتیانی خۆمانمان خۆش دەوێت دەڵێن ئێوە لە ماڵەکانتان بمێننەوە، ئێمە بەردەوام بە هێڵی پزیشکی لەگەڵتانین، پلانی پەیوەندیدار و بەرپرس بە دڵنیاییەوە لەگەڵ هەمومان دەبێت بە هەوڵیشی جدی هەوڵی زۆر جدیش دراوە کە لەگەڵمان بن. بەڵام ئەوەی زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە بە شێوازێک کە هەموو یاسا و ڕێکارە پزیشکی و خۆپاراستنەکان جێبەجێ بکرێن تەنانەت لە خودی ماڵەکە خۆشیدا. مەسەلەن کەسێکمان کە دەپژمێ یان دەکۆچێ یان دەستی پیس دەبێ پێویستەکە کە ڕێز لە بەرامبەری بگرێت لەم کاتەیە، پێویستەکە دەستی و دەموچاوی بە جوانی بشوە ڕۆژانە ئەگەر بکرێ. ئێستا زۆربەمان کارەبا هەیە، ئاوی گەرم هەیە، بکرێ ڕۆژانە بەلانی کەمۆ جارێک کەسەکانمان خۆیان بشۆنیان کە لە دەرەوە دێنەوە ئەم جلو بەرگ و پێڵاوە بە کاملی دادنێن دوایی بچێت خۆی بشوە کە ئەمە وا دەکات دوور بێت لە گواستنەوەی هێنانی ڤایرۆسەکە بۆ خودی ناوماڵمان. اینجا لە ناوماڵیشدا ئێمە بەردەوام دەست لەو تەنە پیسبوانە نەدەین کە لە دەوروبەرمان لە ناو بۆ نمونە لە خودی ماڵەکەیان لە حوشەکەدا هەیە کە ئەمەش زۆر گرنگ و پێویستە هاوڵاتیان ڕەچاوی ئەوەش بکەن هەم دیسان بۆ جارێکی تر یان دوای چوونە سەرا و بەردەوام گرنجیدان بەدەست شۆردن، چکە ئەویش دیسان لەوانەیە کەسەکە هەڵگری ڤایرۆس بێ و بەزنیشانی تێدا دەرنەکەوت بێ. ئەمەش کارێکی تری پێویستە و گرنگە بۆ سەرکەوتن بەسەر ئەم ڤایرۆسەدا. بەڵێ سوپاس دەکەم کاک شێزاد گەرم و لای بەڕێز سەبارەت بە پلەی گەرمی هیچ بڵێن توێژینەوەیکی زانستی پشتڕاستیەوەی کردوتەوە کەم ڤایرۆسە بە پلەی گەرمی لە ناو دەچیا خودت بڵێن کاتەکەی دیاریکراوە مانگی چەند یا کەم بێتەوە. بەڵێ خۆی ڤایرۆسات بە شێوەیەکی گشتی ڤایرۆسات بەرگەی پلەی گەرمی بەرز ناگرێ. بۆ لەبەروی پێکاتەی ڤایرۆس خانە نییە، لە خانە بچووکترە و ئەم بە نانۆمیتەرە پێورێ لە دەرەوەی لەشی ئێمە نازیندووە
کە دێتە ناو لەشی ئێمە ئەبێتە زیندوو واتە لە ئینڤیڤۆ زیندووە لە ناو خانی زیندووە لە ئینڤیترۆ زیندوو نییە بەرگە ناگرێ پێکاتی ئەم ڤایرۆسە بە تایبەت پێکاتەکەی لە مادەیەکی بۆ ماوەیی پێکهاتووە جەنێتیک ماتریاڵەکەی RNA بە دەوریا کاپسیدێک هەیە و ئەنڤلۆپێک هەیە کە فۆسفۆلیپیدا لە ئەو خانەیە وەرێگرێت کە تووشێکات ئەم خانە ئەم ڤایرۆسە لە پلەی گەرمی ئێستا چەند توێژینەوەیەکێ بەڵام تۆتەڵی توێژینەوەکان کە بە تایبەت سین و ڕووسەکان و فەڕەنسیەکان زۆرتر احتیمامیان بە توێژینەوەی پلەی گەرمی داوە ئایا چۆن لە ناو بچێت ئەم پلەی گەرمیە لە 27 بۆ 30 واتە لە 30 ناچالاکە بێ بۆ ناچالاکە بێ یەکەم ئەو فۆسفۆی کە هەیەی کەوتمان لە خانەکانەوە وەری گرتووە یەکەم لەو ئینڤلۆپی کە هەیەی سێ ڕسێپتەری هەیە ئەو ڕسێپتەرانە SEM یعنی سێ جۆر پرۆتینی هەیە بۆ ئەوەی بچێتە ناو خانەکەەوە یعنی مەقسەدمانەوەی ئەو چقڵی کە هەیەی بۆ ئەوەی خانە زیندۆکە ببڕێ و بچێتە ژوورەوە یەکێکیان ناوی ئێسە یەکە ناوی یەکە ناوی ئێمە سێمی پێڵێن باش لە پلەی گەرمی سەروسیە ئەمە لە دەسەدا واتە ڕسێپتەر و چقڵەکەی لە دەستدا کە چقڵەکەی لە دەستدا ناچالاکە بێواتە ئەم ڤایرۆسە بە ناچالاکی ئەمێنێتەوە یعنی ئەمە یەکێکە لەوانە پلەی گەرمی بە شێوەیەکی گشتی کار لە پرۆتینەکات هەر تۆ پارچەیەکی گۆشت لەبەر گەرمیدانە تێکەچێ واتە پرۆتین بە گەرمی تێکەچێ ئەم مادە وراثیە بە دەوریا پرۆتین هەیە لەبەر دەکرێت کەم بێتۆ لە بەڵێ خۆی ئێمە ئەم ڤایرۆسە وەک خۆت ئەزانی کۆڤید-19 واتە لە کۆتایی 19 و سەرەتایە ئێمە بەڵام ئامۆزاکانی براکانی ئەم ڤایرۆسە سارسە مێرسە باشە خزمەکانی کە لەم جۆرە ڤایرۆسەوە نزیکن لە کات بە پلەی گەرمی بەرز لە ناو چوونە بەڵام کێشەکەمان لە چیایە باش یەک کێشەمان هەیە ئێمە توشببوومان نەمێنێ گومان لێکراومان نەمێنێ چونکە لە ناو جستەی ئێمەیە هەرماوە ئەگەر من توشببوو بم لە با پلەی گەرمی ژوورەکەش بەرز بێ با پلەی دەرەوەش بچێتە 50 من نەتوانم تۆ توشکەم هەروەکو هەڵامەت ئایا خەڵک لە هاوینە تووشی هەڵامەت نابێ بێگومان تووشێ بێت واتە ئەم ڤایرۆسە ئێمە نابێت دڵی خۆمان بەوە خۆشکەین بڵین وڵا کە پلەی گەرمی تەواو بەرزەوە بووی ترم ڤایرۆسە کۆتایی پێێت کە ژمارەی توشبووان کۆنتڕۆل ئەبێت ژمارەی توشبووان ئەبێ کۆمەلگاکە پاک بێت لە کۆمەلگایەکی پاکە ئەو ڤایرۆسە لەسەر ستیل لەسەر جلوبەرێک لەسەر شتومەکەکان کە نازیندووە بە پلەی گەرمی بەرزە ناوەچێ بەڵام لە ناو جستەی منە باش ئەم ڤایرۆسە کاتمان کەم زۆر کەمەوە بەس سەبارەت بە ناوماڵ پلەی گەرمی ناوماڵ کاریگەری هەیە بەڵێ وتە بەکوتم لەسەر 25 و 27 و 30ەوە بێت ناچالاکە بێت جە من یەک هەڵا هەیە حەزەکەم پرسیارێکی زۆر ئەوەیە پاشە ئێمە پلەی گەرمی جسممان 37 ئەم ڤایرۆسە چۆنەژێ لە جسمی ئێمەیە ئەم ڤایرۆسەیەک ئەنزیمێکی تایە پێڵەن ڕڤێرس ترانسکریپت یعنی ڕڤێرس ترانسکریپشنەکە خۆی ئەگۆڕێ وەسەیتەرە ئەکاتە سەر خانەکەی ئێمەیە لەبەرەوە خانەکەی ئێمە ئەکاتە مانوفەکتەرێک ئەکاتە معمەلێک بۆ دەرهێنانی ڤایرۆسەکە بۆیە ئینشاءڵڵا بە سەلامەتی ناو ماڵەکان لەسەر و پلەی 27 و 30 ڕابگرن تاوەکو ئەو ڤایرۆسە ئەگەر هاتە ژووریشەوە ئەو چالاکی توشکردنی ئێمە نەمێنێت و ئەو سیمەی نەمێنێت وەکو حکومەت ینی دەبێت چی بکە سەقەدەغێ ئەوەی کە زۆر تەبان من زۆر سوپاسی وەزارەتی تەندروستیەکەم بە شێوەیەکی گشتی لە وەزیری تەندروستی تاوەکو بەڕێبەراتی تەندروستی سلێمانی کە زۆر جۆ لە پێشنیارەکان ئەگرن بە تایبەتی و پێشنیارانی من کردومە هەمووی لە ڕێنمایەکانە هاتووە بۆ نمونە پێشنیاری لادانی بەسمەم کردووە سوپاس بۆ خوا هاندی بەنزیخانەکان پێشنیارم کردو بۆ وەزارەتی تەندروستی لایەنداوە پێشنیارم کردووە کاشێر دانرێ لە مەطعەمەکانە کاشێرەکان یەکسەر کردویانە بە بڕیار ئەم ئێستا من دوێنێکە ینی یەکێ لەو پێشنیارانەی من تەنها پێشنیارەتوانم بکەم پێشنیارمان کرد کۆمەڵێ برادر بۆ وەزارەتی تەندروستی کە ماوەکە درێژ کاتەوە بۆ لەبەر ئەوەی خۆپارێزیەکە و نەتیجەکەی دەرکەوت ئەوتا لە دوو ڕۆژە کەمترین حاڵەت سێرەکەی تۆمارەکرێ ئەوەی کە نەکراوە تا ئێستا ئەوەی کە نەکراوە یەکێ لەوانە قەرەباڵغی ناچاری وەکوتم ناشتنی مردوو پێویستە کۆنتترۆل بکرێ دەمامیان بدەنێت دەستیشیان بدەنێ و شخصانە کە ڕندوو شتێک هەیە زۆر گرنگە پێڵێن ستریلایزیشن مات واتە کارپێتێک ئەبێت لە بەردەم نەخۆشخانەکانە دابنرێت تعقیم بکرێ بە چەند سەعات جارێک کە خەڵک بەسەری ئەڕوات ئەو تعقیمە دوو ئەبێ لە نێو شارەکانە
ئەو ماتە ئەو کارپێتە دابنرێت سە تۆ شاری سلێمانیت پاک کردوەوە شاری هەولێرت پاک کردوێتەوە بەڵام یەک توش بوو بەناو شارە بسوڕێت و شارەکە پیسە بێتەوە بەڵام بێ کارپێتێک دابنرێت سترلایزێ یعنی بڵێن تاقیم بێت و مەوادی ڤێرکۆن و ئەوانەی بەسەرا بکرێ بۆیە ئەو سیارانەی ئەڕوا بەردەوام جەوی سلێمانی پاکەوە کات یعنی سیارەکان کە نادەتەبان کارپێتەکان لە هەموو 2 کیلۆمەترێک یان لە هەموو کیلۆمەترێک دەتوانی کارپێتێک دانن ئەمە شێوازێکی عالەمیشە و لە وهانیش جێبەجێ کرا و بەردەوام وهان جەوەکەی پاکەکرایەوە سوپاستان دەکەم. سپاس دەکەین دکتۆر ڕەوەند دوا پرسیارمە سەبارەت بە دۆزینەوەی دەرمان تا ئێستا هیچ دەرمانێک دۆزراوەتەوە یا خودداوانێک کە توش بوون دەرمانیان بۆ بەکاردێ بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ بەپێی توێژینەوەکان لە ڕاستیدا ئەو دەرمان و چارەسەرەی کە بۆ ئەم ڤایرۆسە بەکارهاتوون لەم 2-3 مانگەدا زۆرتر ئێمە پشت بە توێژینەوەکانی ووهانمان بەستووە و سیرمان کردووە ئەو پزیشکە بە ڕێزانەی کە دەرمانەکانیان داوە بە خودی نەخۆشەکان ئەو نەخۆشانش کە پۆڵێن کراون بۆ مایلد و مۆدیرەیت و سیڤیر یان باری جێگیر و مامناوەند و ناجێگیر سیرمان کردووە چارەسەرەکانیان بە پشتبەستن بووە بە ئەو چارەسەرانەی کە پێشتر لە ساڵانی پێشووتر بۆ چەندین نەخۆشی بەکارهاتوون مەسەلەن هەر لە سارس و مێرس و کۆمەڵێک نەخۆشی تر کە سەیریان کردووە لە پشکنینەکاندا دەرکەوتووە ئەوانەی کە بەرگریان پێبەرز بووتەوە ئەوانەی کە مەسەلەن هەر جۆرێکی تری خانەکانی بەرگریان کاریگەری لەسەری هەبووە بە شێوازێکی ئەرێنی هاتوون ئەم جۆرە چارەسارانەیان خستۆتە بوارێک کە ڕێژەیەکیان داناوە بە دڵنیاییەوە ڕێژەکەش بریتی بووە لە ڕێژێکی بەرز کە جێی دڵخۆشکەری بووە ئەو کەسانە هەتا کەسە بە تەمەنەکانیش کە چارەسەریان بۆ داناون زۆر سوودیان لەو دەرمانانە بینیوە بەڵام ئێمە ئەتوانین بڵین دەرمانەکان هەیە لەوانەیە زۆربەی وڵاتان سوودیان لەو دەرمانانە وەرگرت بێ مەسەلەن ئیتالیا کە هەروەکو دوێنێ بینیتان ئیتالیا سوودی لەو دەرمانە بینی کە پێشتر لە ووهان لە چەند توێژینەوە بۆ چەندین نەخۆشیان بەکارهێناوە من 3 توێژینەوەم لە بەردەستدایە کە توێژینەوەکان دەریان خستووە ئەم دەرمانانە زۆر بەسوود بوون لەوانەیە دەرمانەکان مەسەلەن کە ئێمە دەبینین گایدلاینی خودی چارەسەرمان سیر کردووە پزیشکە پسپۆڕەکانی ئەو بابەتە هەڵسەنگاندنی بۆ دەکەن و دەبینن دەرمانەکان ناڵێم لە 100% بەردەستە بەڵام جێی دڵخۆشیە ئەگەرچی دەزانین لەوانەیە دەرمانەکان گران بن بەڵام دەکرێت ئەگەر کەسانی بەرپرس و بە دڵنیاییشەوە وەزارەتی تەندروستی زۆر جێی دڵخۆشی بووە هەماهەنگ بووە لەگەڵمان وەزارەتی تەندروستی بەڕاستی سەربازەونەکانی کە پزیشک و کارمەندان بوون کە سمبولی نەتەوەن دەری خست و پیشانی داون کە ئەمانە بە تەواوی نەکردتەنا لە هێڵی بەرگرین بەڵکو لە هێڵی پشتیوانی و تەواوی چارەسەرکردنی نەخۆشیەکانیشدان ئێمە ئەگەر لە کارێکدا نەخۆشەکانمان پێویستی بەم دەرمانە بوو هیوامان وایە کە دەرمانەکان بەردەست بن. بەڵێ سپاس دەکەم کاکشیدا زۆر بە کورتی سەبارەت بە پارە میکرۆب پارە یەکێکە لە جۆزەرەوەکان و کووتمانە بێت کەپ بکرێت پارەش ئەتوانرێ بە مادەی بە هەر مادەیەکی پاکشکەرە و پاک بکرێتەوە هیچ شتێک ناچێت و کلۆڤ لە دەستکەنەوانی کە دەست بە پارەوادن وەکوتم کاشێر جیاب بکرێتەوە ئەو کاشێرانە ئەوە شتێکینەوە و دوایین قسەشم ئەوەیە سەرڕای سوپاسی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ و ئاسایش و ڕاگەیەندکارەکان کە ڕۆڵی سەرچیانە بووە پێویستە بەر شێوازی بەرنامەکانتان بگۆڕن بەرنامەکانتان لەو شێوازە بێ کە خەڵک لە ماڵەوە بتوانێت کۆنتاکتان لەگەڵا بکە چ بە تەلەفۆن چ لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەرنامەکان وا لێ بکەن خەڵک لە ماڵەوە بێزار نەبێ و هەماهەنگی دروستکەن زۆر سپاستانەکەم و سپاس بۆ ئێوە لەشتان ساغ بێ و سەلامەتی بۆ هەموو لایەک لە خوای گەورە داواکارین. پسپۆری مایکرۆبایۆلۆژی لەستۆی سەرکی هەروە لە ڕانیەوە دکتۆر ڕەوەند عەبدوڕەحمان پزیشکی نەشتەرگەری دڵ و سینگ زۆر سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکارم تا بەرنامەیەکی دیکە خواتەمە.